لە یاریەکانی هەفتەی دووەمی خولی پلەیەکی لاوانی کوردستان و لە کۆمەڵە یەکەم لاوانی زانکۆی جیهان لە یەکەم یاریان بوونە میوانی لاوانی برایەتی. یاریزانان هەردوویانە هەموو وڵێکیان بۆ یەکەم سەرکەوتن بوو لە خولەکەدا، بەڵام بەوەی پەلەکردنەوە لە خاڵی کۆتایی هێرشەکان سەرکەوتوو نەدەبوون. دەرفەتەکانیان بە ئاسانی لەدەست دەدا. نیوەی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی هاتوو، لە نیوەی دووەمیشدا مانسی ناروێی نیوەی یەکەم دووبارە بوویەوە. یاریزانان هەردوویانە لەگەڵ دروستکردنی هێرشەکان بەڵام دەرفەتەکانیان لەدەست دەدا تا ئەنجام یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هاتوو. لاوانی زانکۆی جیهان بۆ خاوەنی یەکەم خاڵ و لاوانی برایەتیش بوونە خاوەنی خاڵی دووەم. ئێمە وەکو لاوانی برایەتی باش خۆمان بۆ ئەو یاریە ئامادە کرد بوو، گوتمان خەرەبووی یاری یەکەم دەکەینەوە کە لەگەڵ لاوانی ئاسۆ یەکسانمان هێنا. ئەمڕۆکەش ڕاستی بەو خاڵە ڕازی نەبووین، بەڵکو هاتبووینە ناو یاریەکە بە گروتینێکی تر بوو ئەوەی کە سێ خاڵی یاریەکە بەدەستبێنین، بەڵام بە خدیاوەرمان نەبوو. تیپەکەشمان ئەمڕۆکە لە ئاستی خۆینا نەبوو وەکو پێویست یاریان نەکرد، بە تایبەتی هێڵی پێشەوەمان. یعنی ئەمڕۆکە خراپ بوو. ئیشاڵڵا ئێمەش بۆ یاریەکانی داهاتوو باش خۆمان ئامادە دەکەین و چەند ڕۆژێکیش تەمرینمان ماوە دەبێت ئیجە سەر ئەو بکەین کە پێشەوەمان باش بکەین. ئیشاڵڵا قەرەبێ و یەکسان بوونیان دەکەینەوە. وڵای ئەمە ئامادەکاری تاوامان نەبوو بەڕاستی، زۆر تاخیر تیپەکەمان کۆ کردەوە و یارزانەکانمان هەرێکی و لە شوێنێک کۆ کردو بە پەلەپەل. خۆتە زانیت پێشتیش بانکی ڕەمەزان بوو، لە کاتی ڕەمەزانیش نەدەکرا مەشقەکان ئەنجام دێن، بەڵام بەهەرحاڵ ئێمە تیپێکمان کۆ کردەوە لەو گەنجانە. تەموحی ئێمە سەرکەوتن نییە، بەڵام خۆشە نەتیجەشت هەبێ. تەموحی ئێمە وەیەک چەند یاریزانێک دروست بکەین بۆ تیپی یەکەمی یانەکەمان. نەقسمان پێوە دیار بوو لە ڕووی توانای جەستەیی، یازانەکان پیانەوە دیار بە تابەت لە جێمی دووەم، بەڵام ئەوەندەش دەکرێت و بە خاڵێکیش ڕازینە. هەرچەندە ئێمە بردنەوە هاتین لە سەرتا یاریەکەشەوە من بە هجومی یاریم کردو، بە دوو هێرشبەر یاریم کردەوە، بەڵام ئیدیەوە قسمەتەکەمان ئەوەندە بوو. لە ئاخر لەحزەش فرسەمان هەبوو دەمانتوانین گۆڵ بکەین، بەڵام پەلەپەلکردن نەمانی تەرکیز وای کرێمە سێ خاڵەکە دەزوین، تەنها خاڵێکمان بەرگ و سوپاسی خواشەکەینە سێ خاڵە.